بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خواتان لێبێ و ئەم کاتتان باش. یەکێ لە ڕۆژهەڵاتناسەکان یاخود مستەشریقین دەڵێ ئەگەر دەتەوێ شارستانیەتی هەر وڵاتێک وێران بکەی ئەوە لە سێشتەوە دەستی پێ بکە، لە مامۆستا، لە خێزان، واتە لە سەرکردەی دینی یاخود مەرجعی دینی. واتە دەڵێ بۆ ئەوەی کە ئیتر نەتوانن نەوەکانیان پەروەردەکەن، هەم ڕێزی دایک کەمکەوە، هەم ڕێزی مامۆستا، هەم ڕێزی ئەو کەسە ئاینیانەیەکەوە جێگای سیقەن لە ناو خەڵک. بەداخەوە لە ئەمڕۆی ئێستای هەرێمی کوردستان دەبینین کە مامۆستا هیچ ڕێزێکی بۆ داناندرێ و هەروەها پەروەردە هیچ نرخێکی نەماوە و ڕۆژ لە دوای ڕۆژ زانست و زانیاری کەم دەبێ و بەداخەوە تەلەبە گەیشتۆتە پۆلی 4 و 5 ناتوانانی ناوی خۆی بنووسی، زۆرێک لەو بابەتە هەیە. باس و بابەتی ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک بریتیە لە ئایا حکومەتی هەرێمی کوردستان هیچ ئامادەسازیی کردووە بۆ وەرزی نوێی خوێندن. هەموو لایەک ئاگادارن کە وەزعی خوێندن لە هەرێمی کوردستان چۆنە، لە ڕووی قوتابخانەوە قوتابخانە کەمە و هەروەها لە ڕووی کوالێتیەوە قوتابخانەکان وەکو پێویست نین، لە ڕووی پێداویستی خوێندن وەکو پێویست نییە، لە ڕووی دەوام و لە ڕووی ئەوەی کە ئایا چەند قوتابیەک لە پۆلێکن، ئەوەی کە من ئاگادارم تا 6 قوتابیش هەیە لە پۆلێک، 2 دەوام زۆر ئاساییە، 3 دەوامیش هەیە، بەڵام ئەوە لە شوێ هەمووی لە قوتابخانە حکومیەکان. ئەوەی کە بەداخەوە دەڵێم کەسانێکی زۆر هەن دەسەڵاتیان نییە و پارەیان نییە بچن لە شوێنی تر قوتابەکانیان فێری زانست و زانیاری کەن، کە بەداخەوە هەندێک گوێبیستی هەندێشت دەبین کە لە قوتابخانە ئەهلیەکانیش وەکو پێویست نییە. ئەوەی کە جێگای سەرسوڕمانە بڕیار دەدرێت کە جلوبەرگ زەی موحەد بێ، یەک پۆشی بێ. خەڵکێکی زۆر لە بازرگانەکان و لە دوکاندارەکان شت دەکڕن دوجار بە بڕیارێک دەڵێن نا ئاساییە، هەر جلێک لەبەر دەکەن. لەلایەک ڕاستە بۆ خەڵکێک کە لەوانەیە دەستی کورد بێ نەتوانێت جلوبەرجی پێویست بکڕێ بۆ قوتابخانە، بەس لەلایەکی تر خەڵکێکی زۆری زەرەری کردووە. باسییان کرد کەسێک دەوت وەڵام من بای 5 ملیۆن دینار جلوبەرگم هێناوە، ئێستا کەش دەڵێن یەک پۆشین یەوەم کەس بە ئارەزووی خۆیتی. ئەوە کابرا ئەمە کەسێک دەناسم مەسەلەن بۆ نمونە لەوانەیە چەندین کەسی تر ئاوا زەرەری کردبێ. من نازانم یعنی لەکوێوە دەست پێ بکەم، لە کام شوێنەوە باسی کەم، چۆن باس بکەم، باسی کوێی پەروەردە بکەم. وەزیری پەروەردە دەڵێ دەوام دەست پێ دەکاتەوە، مامۆستا دەبێت دەوام بکا و موچەش لای ئێمە نیە، لای بەغدایە. هەمومان لەبیرمانە کە بەڵێ مامۆستا ئەو کاتێک کە لە دوای ڕاپەڕینەکەینەوە دویەکەوە مامۆستا بەبێ موچە دەوامیان کرد، بەڵام ئەو کاتە هەموو وەکو یەکوا بووین. بەڵام ئێستا ئایا هەموو وەکو یەکواین؟ ئەوانەی ئەو کات بە ناوی شۆڕشەوە هاتن ئێستا کە نازانن چی لە پارە بکەن، کۆشک و تەلاری بەرز و کۆمپانیا و عەقارات و دەیان پرۆژەیان هەیە لەبەردەستە، بەڵام خەڵکێکی زۆریش تا دێ هەژار دەبێ و مامۆستاش تا دێ بێناز دەبێ و ناتوانێت تەنانەت بژێوی ژیانی ماڵ و منداڵەکەی خۆی بەڕێوە با چۆن بتوانێت بچێت لە قوتابخانە دەرس بە قوتابیەکانی بڵێ. ئەگەر گلەی دەکەن دەڵێن کاکە بۆچی پەروەردەوای لێ هاتووە، دەڵێن ئێوە چاوتان هەڵنایە بەم حکومەتە، ئێوە ناتانەوێت ئەم حکومەتە پێشکەوێ. پێم وانییە هیچ هاوڵاتیەک هەبێ لە هەرێمی کوردستان حەز نەکا کە کورد یعنی چۆن دەڵێ بگاتە ئاواتەکانی خۆی، حکومەتێکی یعنی دڵسۆزی هەبێ، سەرکردایەتێکی هەبێ کە لە خەمی ئەو ملەتەدا بێ. بەڵام ئێستا کەوا دیارە کە ملەت لە چ حاڵێکدایە، لەو بێ موچەیە، لەو بێ کەسابەتیە، جاوەرە بارگرانی و بارقورسی قوتابخانە و مەدرسەشی بێتە سەرێ، ئاخۆ ئەو خەڵکە چۆن بە چ شێوەیەک بتوانێت کە ژیانی بەڕێوە بە و چۆن بتوانێت ئەگەر چەند منداڵێکی هەبێ بیانێرێتە قوتابخانە. بیرمە سەردەمی ڕژێمی لە ناوچوو باوا بڵین، ئەو ڕژێمێک کە ئەنفالی کردین، چیمەبارانی کردین، ماڵی وێران کردین، بەڵام لە سەردەمی ئەوە هەموو شتێک متەوەفر بوو لە قوتابخانەکان. بەڵام ئێستا لە دەسەڵاتی کوردیە دەبێت چەند کتابێک هەیە، بەڵام ئەوەی تر دەبێت هەر هەموو بە خۆت بکڕی، هەرچی پێداویستی تری قرتاسیە دەبێت بە خۆت بۆ منداڵەکانت بکڕی. بە هەر حاڵ ئایا پەروەردە ئەگەر بەم شێوەیە بێ دەبێت چاوەڕوانی چینەوەیەک بکەین لە ئایندە. ئەوە لێی گەڕێ لە مەسەلەی
بەداخەوە یان دەڵێم کە مادەی هۆشبەر گەیشتۆتە زۆر شوێن و لەویشەوە ناوەندەکانی خوێندن بۆیە ئێستا دایکان و باوکان زۆر ئاگاداری ئەو بابەتە بن کە بەڕاستی کارەساتێکی گەورەیەویش بەداخەوە لە جیاتینەوەکان پەروەردە بکرێن ژەهر خوارد دەکرێن. بەڵێ با پەیوەندەکان وەگرین. باوکی ئەحمەد لە هەولێر. بەڵێ گیان. بەڕێت ئەمن یەکێک بەسیینەوە لە بۆ ئەو بەرنامەیگۆ مثلەن دەڵێن بەنسبەت نەوەی دوهاتی یاخود ئەو نەوانەیەکەوە بە بێناوزن نعمەتێن ئەو نەوانەی کەوامەتە ئیمکانیستیان دەبرێت قوتابخانەکان ئێستا تێکرانە بە ناحکومی ئەوانەی حکومی ماروێرانی هەر شعبەی تماشاوەکەی ئێستا تاقی 50 سەلەبەی بێدانیشتیە. بەڵێ ئەمە یەک نمونەی بەسیتان لێ بۆ دێنم زیاتر نامێت لە پەیوەکە ئاسان زیاتر قسە بکەم. بەڵێ کاتی خۆی کاتی کە بەرەی کوردستانی دامەزرا عەزیز محەممەد خوا عەفویا قسەی زۆر جوانی کرد لە فائیزە گوتی کاکە ئەوانە داوای دەکەن لە حکومەتی مەرکەزی ئازادی فرەعەزی دیموکراسی و إلى آخره گوتی کاکە ئەوە لە بۆ خۆی نیستی لە بۆمە لە چێ بینی قەرکە ئەمان باوکم یعنی ئێستا کە ئەمن کەمان نەدەکرد مثلا حکومەتێکی باية عقبتي جفاو باية عقبتي لهاتي باية عقبتي خدمتي ملتي بكر باية أما أنا بدخل كاكا كنيدي يو داوي كيلكم باخذان داوي كي أكل دواء. بله. باوش أحمد من دالت هي رسالة قطابخانة؟ يعني وشوفي قوتني خوكو كجيبة كسنين يعني أجر أصلاً مجمل دنجي نابك دنجي زور كذا. برع وخوشكو جايكو كسب كارمان يبرز يعني لكن ويا أو عاقل همو ماني قلتي سوا يعني تنزيل سارة حوار دخين تاكا وانيا باوكم وانيا كل والله عطم راني بوحاري أي حوار تاكا يعني حسي شاي سبين الاسفل شاي سبين البقرة العياوات أو من لسا أو من لسبقل عقبتي دا مثلا يعني عقبتها لهم أنا عقبتي فيني أو عقبتينينا يعني أو عقبة التصرفات وايسر خلص من تدزميني بخوي كده تدزميني خلق أي هذا بخوي كده تدزميني خلق يعني تمساك لبوني مناخ أني إسا كده سينا وساكانينا والراسي باسوني أو أنا تمساك يعني تنشان كل رسو احترامك يا أبو سنين ساكي كسر إنسان لبوناك أي هذا خلق صدق يدري بابا السنجي سارك عفراني فوتا يعني حتى تفرش لها تدري أي هذا. بله دەستەکان خۆش باوکی ئەحمەد زۆر سپاس بە قوربان کاکدارە لە عربەت خاوەجا سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. کاک ئەنوەر مەسەلەیەکی کوردی هەیە پەنجێکی کوردی ئەڵێ ڕێوی لە کونی خۆی هەڵگەڕێتەوە گەڕێ بێ زامن حەز ناکەم زەدی نە قەناتیەوە نەو قەناتە موسڵمانانە قسەی ڕەتکەم و بەجێی بێڵم جا ئەوە بەڵێ حبيب الله بكاكا بني سد توركوا يا كم كلمة لغرب همانا لشرق همانا يعني لم كلمة بن خلق جوز بيها وكو جرفاني داما وعقل شي داما بيها أما لا أقال يا ما بله أقامنت أنت غرب وانا بيك شرق ونقشري بيها شرقي شرلو بابتي هي تكنولوجيا سكسياني اشتيان هي أمانة بله مسلمانان بقيت وبركته أنا بيبان أما نقطيك بلان بتابتي غرب كخوي ساكر دوتوا يعجوز ومعجوز يبو دروسك خويك بس قرنين باش صدام يعجوز ومعجوز ولا قسم هذاك خويك بس قرنين كي مرزقار وين أو حاله جولب مامي خوته أوي كوا خلق ركعة قرآني في روز تحمش شوية بابندي بيه خواهي رينا تصويرانا بناوبا بلان تو داماو بي كسل بي بقتي كي اقسيبوا بفرسكان كم بله كاغن ور بله مجال هي اقسيبوا بفرسكان كم فرمو عزيزة كي ملكاتي خويا كياو نقول أبي أمريكا بيه بيه أمريكا بودر ديفر جولواني خوتا بله عزيزة كي من أمريكا مارك
دەنگت هەردەکەی بیا بە خۆتۆ پێێتەوە کۆکو کای بە سەدامەوە سەدام یعنی نمونەیەک ئێمەیەنینەوە تقریبا وەکو فرعون وایە کە ئەڵێ سەدام دێمە قسەم پێ نۆگە پرسیار شێ جواب بوو بەمەوە دڵشتی لە من نەیە دەستەکانت خۆش کاکدارە سوپاس دەکەم سوپاس پەیوەندیتر لەسەر خەتن من لە هیچ کەسێک زویر نابم هەرچی تەلەفۆن دەکەن من لە خزمەتم زۆر سپاسان دەکەم بەڕێزی بە قوربان بەڵێ کاگە ئاسۆ لە سلێمانی والسلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاغا سو دنجي زور نزما قد دنجي توزب الله خوای گەورە لە جەناب و تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پێ سڵاوی خوا لە بەڕێز برای گەورم زۆر سپاس بە قوربان دەچوێی کاگا سۆ لە سلێمانی ئێوە نازانم چەند مناڵەت هێزیتە قوتابخانە ناستنە قوتابخانە سەبارەت بەو بابەتە ڕێی تۆ چۆنە؟ عادی گیان تەوانە باشترین حکوومەت لەم هەرێمە حکومداریەکە هەر لە کەمەکتەب پێشەوەی داخێوان ئامادەکاریەکەن بۆ کردنەوەی لەبەرەوەیان بەبای خەیاڵان نایە شێشەی سەعاتە نییە لە وڵاتە چکە هیچ ئامادەکاری بۆ چیەوە ئیسیستەمەکە خۆی وە خۆی ئەڕوا ئەوان هەبنیانە بن قوتی خەڵکو و موچە و نان و ئاو و کارەبا و هەرچی هەیە کە حکوومەت پێویستە بۆ خەڵکی دابینکەوە ناتوانن دابین ئەتوانن نایکەن بانکی عیبێ ئێمە لە کەرکووک و دەو جێگایانە بە 450 ئەم حکوومەتە لێرەوە لە پاڵاوگەکانی ئەمانیشەوە بۆ کەرکووکی دابینکە یا بۆ موسڵی دابینکە بچێت بە ئێمەی بفرۆشتنەوە بە 1000 دینار بە ئێمەی فرۆشتنەوە ئەو هەموو تیاری تاعاتێکی ڕۆژانە لە پایتەخت جێرەی کوردستانە جێگای شەرمەزاریە ئەم حکوومەتە هیچ ئامادەکاریە بۆ هیچ شتێک ناکات چونکە بۆ خۆی سکێتە کەوتۆتە سەر سکێت کۆمەڵە خەڵک لە بەڕێوەیە بن چۆنیان ڕی ئەوهایی ئەڕوا کێشەوە نییە ئامادەکاری بۆ چییە؟ ئەوە نییە بایەخێکی خوێندن چی بایەخێکی ماوە لە هێمان وایە ڕسواتە دووە یعنی راپۆرتێکم بینی برادێکم بینی دە شەهادەی دانابوو جێ لەم ناگەم یعنی ئەوەی داماوی هەر هیچ شتێکی کارێکی نییە هیچ لە یەک جێگای ناوێتە دابنەدرێت ئەمان سیستەمەکەیان خسۆتە سەر ئەو سکەی کە خەڵک بێزارکەن کە خەڵک بێتاقەتکەن ئەگەر نایانی ئێستا من پێم سەیرە پێمان موچەوە نەگیرێ خەڵک وای لێ هات بەداخەوە لە 2012 خەڵک دەنگی بەرزەوە کرد من موچی خۆم 25 مان کاتەوە موچەمان وەرەگرت لە سنووری ناوچەی سەوزە من نەفرمێ بەسەر ئەو ئەوان سەنجاشەوە بوو یا چکردنشەوە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە خەڵک مامۆستا ئازانم خۆی و خێزانی مامۆستا بۆ حرمەتم بۆ حرمەت و ڕێزمێ بۆ فەرمانبەر ماوەستا یعنی چوومە بۆ دایرە مۆزەفەکە بەسی پێی جواب نێدامەوە موچەکە فول بوو کێشە نەبوو یا 6 مانگارە تاقم خەنەفەکەی گۆڕی ئێستا گەلێ مەمنونە بۆی نیو موچەشی بدرێت سێمانە تەبەن هەروە کات ئێستا من ئەگەر ملیۆنی دینار موچەکەم بێت 3 مانگە وەرم نەدەچێت مانی 300,000ەکە مەبینی دەوەی بماندرێت کەس چتەی لێوە باش کاکە کاتەش کاک حاجی ئەو کاتە ببوو دەکا حاجیجان یعنی ئەو کاتە ئەم هەموو شتە بەڵام خەڵک ناڕاست شتەکان هەموو هیچ نەماوە هیچ نیەمان دێت بۆ بکەن بەڵام کەسی شتەکەی لێوەنە من یەک داوایەکم هەیە یەک داوایەکم هەیە بەیانی دوو بەیانێگە ئەم فەرمانبەر و ماخۆستا و یعنی چیلی مۆزەفی عام خوێندکاران کاتنەوە خوێندنگاکان یعنی خەڵک بە تایبەتی حیزبێکی نوێ کە پیا بووە کە ئەوێ خۆپشاندان تا ئێستا 8 کورسینەوە کورسی پەرلەمانی عێراقی هەیە بە حساب بۆی کە بۆیان حساب کردو بۆیان داناوە ئێستا ئەگەر بیە خۆپشاندان تا 6 دان ئەم حەقی هاوار کە بڵێ جمعە خۆپشاندانەکەم دەمی کورسیشی بۆ کۆ نابێتەوە کە خۆپشاندانی پێ بکات بەڵام ئەگەر دەوام کرایەوەی شەڵا خوێندکاران چوون سواری شەپۆلی ناڕزای خوێندکاران نەبێەوە برادرە و سلێمانی بە ئاقاری خراپە نەبە ئەگەر حەزەکە خۆپشاندان کا و پێشە دروستکات حەق وایە جارێکش لە پایتەخت هێرەمی کوردستانە بچێت لێ بڵێ من هەموو 9 کورسیم هەیە و ئەو هەر خاوەنی فەرەغنین لە سلێمانی ئەوەشم هەیە لە هەولێرش دەستەکانت خۆش زۆر سوپاس مام جەوهەر بەڵێ فەرموو لە کۆیە ئێوارە باش بە قوربان مام جەوهەر چۆنی ئەحواڵت چۆنە باشی سەلامەتی دەکەم قوتابخانەکەم خۆشەویستی خاک ئالا بەردەکەم تۆ خۆشەویست یادت دەکەم مامۆستا بەرزە ترای زانستە بۆ وڵاتەکەم کەم قوتابخانەکەم کازیوی کوردی دڵە گەورەکەم چێ لەگەڵ عەقڵ و خەڵەما ئەو حکوومەتە تووشی شەلل جەستەیی بووە
ملتێکی سرم بخۆیان لە بەردەستێ دەیدۆسن خوێنی دەمزن وەکو کارەسا تاگەر ئەوانە زەرڕە غیرەت و وجدانیان هەبە ئەنفاڵ و چوبێ بارانیان لەبێر دەبوو پرسی کێدی خەڵکی کوردستانیان لەبێر دەبوو ئەو هەمە مەعەوەکە بێخامی ئێوە دەتر خامیان بۆ دەکەن کام سەرکردیانێ چێتیان پارتی لە پەنای یاسا و ڕێزەکەن گەر قسە بکەی بە گولە دەکوژم دەنا بە برسێتی خوێنت دەمزم سەرمیان بە خۆنیە موچە نادەن سەعدا لە میلەت دەکەن هێزی سەرداری بوویتە باڵادەستیان ئەق و قەڵەمیان نییە ئەوانە مێسریشکن دەبی بە خۆماندا بچینەوە ئەگەر لەنەوە توێکەوە چاویان لە دزی نەباو بووبانە مەرجەعیە لە کوردستان ئیشیان بە حکوومەتی عێراق نەدەبوو بیرە نەفتەکانمان دەستێ نەدەدا مام زەوەر عەبدێ خۆم بەڵێ مام زەوەر گیان بەڵێ تەمەنت چەندە؟ ئەمە تەمەنم 71 ساڵە ئەی خوای گەورە تەمەند درێژت کە لەش ساغبی باشە ئەتۆ وەکو ئەوەی کە تەمەنێکت هەیە خوێندن و خوێندەواری و قوتابخانە و ئاستی پەروەردە و ئاستی زانست و زانیاری سەردەمی خۆی و ئێستا چۆنە؟ تێنەگەیشتم دەڵێن بەو تەمەنەی کە هەتا لە ڕابردوو خوێندن چۆن بوو ئەو کاتە قیمەتی خوێندن چۆن بوو نرخی خوێندن و نرخی مامۆستا و نرخی قوتابی و بەهای ینی علم چۆن بوو ئەو کاتە لەگەڵ ئێستا ئێمە لە بازاری مامۆستامان بدیت با سەرمان لێ دەکرد بەیانی بەترسەوە دەچوینە مەکتەبێ دەمانگوت ئێستاش ئەمن مامۆستا خۆم ڕێزی لێ دەگرم مامۆستا پەروەردەیە بەڵام ئەوانە پەروەردەیان نەبوو ئەگەر ئەوانە پەروەردەیان هەبا ئێستا ئێمە لە قیمەی بووین دەوڵەت بووین خۆشەویست بووین ڕێزی احتراممان هەبوو ئومەی متحیدە پزیری دەکردین دنیا داهاتە پێشێمان وڵاتی فەقیرانمان بەسەر دەکردەوە و یارمەتیمان دەدان بۆ ئەوی پزیریمان بکەن لە ئومەی متحیدەی بەڵام بە کامیان دەڵێ لە دوایەوە تێکەوە دزیانینا کارەبایان بڕی وەزارەتی زغاریان فرۆست سەری ناو خۆیان دروست کرد سرای شێستاریانی ناوە گۆڕێ ئەوە ئێستامە بادەکەی دەدەین هەموو حیزبە سیاسەکان بەرپرسیارە دەبی بە زۆرترین کان کۆ ببنەوە ئەو وەزای قبول نەکەن بەردەمی ساحەی تەحلیل یان بە ئەمریکای دەرم بڕۆ لە کوردستان یان دەبی بێ چارەسەری کێشەکانمان بکەین ئێمە ستار خاڵی گرنگەیە خاڵی یەکەمیان ئەمریکا بێ ئێمە بکاتە 55 ویلایەت لە ئەمریکا بەخەوماکە خاڵی سێمیان لەسەر دەستی حکوومەتێکی بێلایان دروستکردن لە حزابی سیاسی مەجلیس ئەمریکای حکوومەت تەشکیل بکە مدەتی بۆ دانێ ئەگەر پێی نەکراو سەرۆک حکوومەتە دەبی بڕوە یانا دەبی تای ئەو بازەی بدەیت ئەوانە هیچیان بەنز هیچیان نییە جا دەرم گەر هەیان بێخۆشی دنیا دۆلاریشیان هەبێ بە بوونیە لای کوردان باوینە لە مێژوژ ناوی نییە خانی خۆش و سیارەی جوان داهاتی کورد بۆ خۆشی ژیان خاڵی سەرچین بۆ بێوەفایی کا لە کوردستانیە دادگایی ڕۆم بارکە لە دەستان تو خۆشەویستی خاک و میلەت بەرنەعلەتی خوا کەوتون بۆیە دەیبینە زیلەت نیشتە دێ ئێش و ئازار بۆتە خەبری ڕۆژانەمان ئێوە سەبەب ئەیزاڵمان لە پێناوی کورسی جیرفان ئێستا نەفتەکە بوویتە 180 هەزارێکێکی پارتی قوتابخانەتان وێران کرد ملەتان وێران کرد ملەتان برسی کرد ملەتان دەسەڕۆ کرد ملەتان لە بەحری دەی بەخنکاندا بوونە خاوەنی تیارە و تیارە و ملیارها دۆلار لە 2014ەوە 98 ملیار کوردی دۆلاری ملەتی کوردان دەسیوە بەتەمایچن وەرە پێم بێ دەستەکان خۆش مام زەهۆر زۆر سپاس بە قوربان کاک قادر لە دەربەندی خان بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك قادر جان شلوني أحوالك شلونها؟ وضعي دربندي خان شلونها؟ ئەوەی ئێوە سەرەڕای هەموو کێشەکان بێ ئاویشن بەداخەوە ینی ئەو کێشەیە تا ئێستا چارەسەر نەبووە ئەی بارودۆخی خوێندن لەو ناوچەی ئێوە چۆنە کاک قادرجیان
يعني يك باب لسه من عندك ممكن قدامي تو لا توري برنامج حكومتي اليوم يتعمل سازش كله بوزين دام بس هذا شو بوزينه ترى ذلك عندك زي يقول بدو إيشار حشتيك يو حشتيك بعرف يا شيء ده عليه أو حشتيك ملي خوارنيا أيش كبرسال على كرتيك على رأسك كشي بس كان يقول لك ولا ما يقول لك ببرسال كذا بس بيملي شوي راسته بس تو بيملي حكومتي اليوم عمل السعودي وشيك دول الزينة بيه بس بودي طبعا سدينا من بودي كعمل ذلك الواقع أميك ودوم عم بنسولكم واجد لستة بنجاي ترى مكان الجامعي يستكرس جزء شارك في لسنا الجامعة كان والله وانا شفتي أنا عايز قوام هاي وزن لدرجة إستميليشان أقول إخوانية إستميليشانية بروح تقعد بروح كتير فلان وكل فلان ومن ما غلط كافي والله أنا أمل صلاتي إما كإما منو تو أدخل في بري وتباوت حكمران أما ده صلاتك أما السلطين أما ده صلاتك أما حكومة نية أما السلطين أم السلطين لما ويجات اللي صار حكمران ده من تو أو بدلنا بديناي أو كان على بلديته أنا كوجداني أنا هي أو أنا كزريك أقول فاهم يعني هي هذا في السن تو أنا وأنا هيك شيء وقلت كتاسر كان أو بداخله درمان كنت تسوي مكان دوامي دسي دوامية ريقا وباني كاك الروح في السرطان زيادة كان يعني ايش انت سنك الوقت والله كاك ممكن وقت بعد تويتشو ام بنا زيادة يسامن ولا بتوفى مملي مشتيك ولا كبير من هذا حبيبي براحي والله يبنيك الدول مغرب وخوش وقالي الدول مغرب طيب هذا موضوعي يعني متاقد بدون شرح نقل او نمط ليك زور سپاس كاك قادر جان دەستەکانت خۆش زۆر سپاس بۆ بەڕێزت زۆر سپاس ژیانەکەم کاک خسترە و لە هەولێر کاک خسترە و کاتت باش هەموو کاتێکت باش سلام علیکم باش علیکم السلام بە قوربان چۆنی سەلامەت بێ ئایا پێ دوایە کە ئامەد هەسازی کراوە بۆ وەرزی نوێی خوێندن نەوەڵا قوربان جا وەڵام پرسیار لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم بەراوردەکاری بۆچی کردوە تا بۆ خوێندنی کرد ئەی تەکبیر تەکبیر ئەوەیە ڕاستی کۆمپانیا دوو کۆمپانیان و هەرێمە بەڕێوە بنوتەوە شتێک نییە بە ناوی حکوومەت ئەدەی ئەوە ئەمە ئێستا بەرەو پاییز و بەرەو سەرما و سۆڵەی زستان دەڕۆین ئەوە هیچ کە لە ماڵەکان هەتا ئێستا نەوت نییە و نەوت دابەش نەکراوە ئەوەی کە توانێ هەبێ بیکڕێ دەیکراوەی کەژیت هەموو ساڵ بەس بە حاڵی خۆم نەوتم کڕیوە بەڵێ ئەی لە قوتابخانەکان بۆ نمونە ئەو کاتە ئەو قوتابخانانە ئەو منداڵانە بە تایبەتی بەڵێ ڕاستە فەرمی نەوەڵا بە هیچ شێوەیەک بەس بە حاڵی خۆم پێم خۆش نییە قوتابخانە کراوە بێ لەبەرەوەی سەیری ئەو خەڵکاکەم سەیری عومری خۆمەکەم یعنی هەموو ساڵێک 400,000 نەرگێنە بە جلوبەرگ و بە مەسرف و بێجگە لە مەسرفی ڕۆژانە و کری سیارەوانە و هیچی ئەو سەری نەتیجەشی نییە بەڕاستی ینی ئەو خوێندیشی تەواو کرد ئەو شارەشی وەرگرت کێ داینێگا کێ دایمەزرێنێ ئەم وڵاتە خوێندن بۆ یەکجی باشە جیلی دەوڵەمەند مناڵی دەوڵەمەند خۆشە ژین شوێن ناخۆشە شوێنیان گەرم و گوڕا سیارەی چاک پارەی باش هەموو ساڵێک 2 ملیۆنی بۆ 3 ملیۆن دینار بۆ 4 ملیۆن دینار پارەی خوێندنە دەن ئەم وڵاتە بۆ ئەوانە دوو جیلە ژین لەم وڵاتەیە جیلێکی زۆر ئایلا بەژین خۆشە ژین مرتاحن جیلێکی ژکەوتن ژێ پێلەقەیەوانەی کە خۆشە ژین قسەی ڕاست خۆشە ئیتر حکومەتوانش دەستەکانت خۆش کاک خەسرەو جان دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس باوشی عەبدوڕەحمان لە هەولێر السلام عليكم كاك حادي وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك باوش عبد الرحمن شوني أحوالتان سونا الحمد لله زور بعد سن من دارتان لست مكتبه والله من دارك ما لست مكتبه الحمد لله ما يك بزواني في ستك ستاره كمان مشكلة فقيرة حتما والله ما مستا كاك حادي بداخوا لأنه تكان ما مستا أبي خالد صدمة تربو نیوەی فرۆش دەیدا کرێستی معاز نەبوو دکەکەی دووبارە هەردەوەستاندەوە بڕوەکەی سەدەی بردەوە خەیاتی دارچکە لەبەری دەکردەوە مامۆستا ئەو قاب و قاساغی لە ماری خڕی کردبەوە شار زیادەکەی زمانی سەدامی
دەچوو لە بازاڕی دەیفرۆشتەوە تب و مەعاز نەبوو دەرسی دەگۆتەوە مامۆستا کیلۆ برنجێک بە 5 دیناری بوو لە دۆرک و لەو دینار مامۆستا هەر بە گومرگ دەگەیشتێ ئەو عالەمە ژیانی وها بردە سەری مامۆستا یعنی ئاوەتەماتەی دەکڕی لە لالۆنێکی پەنجینی دەکرد بەسی یەک شیوی داهاتەوە مارێ ڕاستە ڕویان دەکرد بە لایلۆنەکەی لەچیان تێ دەکرد و ئاوەتەماتە بەتوڕم بوو بەتاریان دەکرد بۆ ژیانەی مامۆستا بردێ سەری لەو ڕۆژی وەتی گۆتیان لێدان نمان لەسەرەبەی ئەوانە خوێندنیان نەهێشت ڕێزی مامۆستایان نەهێشت مامۆستا لەو ڕۆژی گۆتیان لە بەنانی تاقید بی یەک و دوو هەتا سێ ئەوانە لەو ڕۆژیەوە ئەوانە بە تەمای ئەوەی بوون ئەگە خوێن قوتابخانەی بە پارە بکەنەوە مامۆستا یعنی کاک باوچە عەبدوڕەحمان جا کارەساتەکە لە چییە؟ یەک و دوو سێ کە کەوتنی تێدا نیە کە ئەو سێ مەرحەلەیە بەخۆی زۆر ئەساسە کە قوتابی ئەو کاتە فێریشت بێ کەچی ئەو سێ ساڵە بەڕێ دەکەن دەگاتە چوار و هیچ نازانێ ئیدی نازانم یعنی ئەو کاتە هیچ قیمەتێکی لێمنێ بەرێ مامۆستا نالێ بنەڕەتی یعنی وەکی بادلۆی خانیە ئەگە بادلۆیەکە بە تاوی دابمەزرێ سەر بەخۆی خانێکە هەردەستی و محکەم و قەیم دەبیتن بەزەوتە لە بەخور بەسەرە هیچ نازانی حرفەکی ناناسی ئاخە بە قەستی بەیان کرد بە قەستی مامۆستا مەکتەبەکانی بە پارە دەوریان هەبی بەداخەوە دەستەکان خۆش باوچە عەبدوڕەحمان يعني خوشي ما والله مامۆستا بریتە لە زمانی خوب لە مەکتەبێ خدا دەزانێت تەقەی پێم هاتی هەراتی مەخۆم ساردیتەوە دەمگۆ لە مامۆستا لە دوایە لە دەرسەکەی نەزانم لە مەکتەبێ دەمزانی یەکەم کەس بانگم دەکا ئەگە نەمزانی با دەگۆتیلۆ لە کۆرانی چ دەکرد دەستەکان خۆش مامۆستا تەقریبا مامۆستا لێ دەدەن لە مامۆستا دەدەن لە ناو مەکتەبێ بێگومان بەداخەوە دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ کاک پۆڵە لە هەولێر سڵاوی خوا لە برای بەڕێز سڵاوی خوا لە برای بەڕێزی کاک پۆڵە جان چۆنی حواڵت چۆنە بەڕێزی کاک پۆڵە تەمەنت چەندە کاک پۆڵە وەڵا لە نیوەکەی تێپەڕاندوو نیوەت تێپەڕاندیە کاک پۆڵە کەواتە ئاگاشت لەوەی هەیە کە دەرس و دراست و خوێندن و خوێندەواری و پەروەردە و زانست چۆن بووە ئێستاش گەیشتۆتە چ ئاستێک ینی خوێندنەوە قسەت بۆ ئەم بابەتە چییە؟ ئەگەر ڕێگا بدەیت ڕوونی کەمەوە کام حکوومەتداری کام ئامادەسازی کام خوێندن و خوێندەواری کامەیان ئایا زینگەکەیان هێشت جینگەکەیان لەبارە بەڕێزت دەزانی دوو زۆر زینگە پەیوەندی بە خوێندن و مامۆستا و پرۆگرامەکانەوە هەیە یەکەم بوونی تەلار پرۆگرامەکان مەناهێز قوتابی مامۆستا ئەوە پێکاتەی قوتابخانە لە دەرەوەی ئەوە جینگە سیاسیەکە جینگە داراییەکە جینگە ئابوووریەکە جینگە کۆمەڵایەتیەکە جینگە کارجێڕێکە ئەمانە هەموو پێکاتەی ئەوە زەمینە سازیەکی کەس و ئەوایەکی لەبار دەکەن بۆ خوێندن دێن فامپۆڵ لە ناو دوو کەوانە عینە وەرگرین ئێمە بە شاناسی و ئەنجاممان داوە بەشی هەرە زۆری ئەو خوێندکارە ئەو قوتابیانەی دەگەنە قۆناغی حەفتی بنەڕەتی ڕێژەیەکی زۆر کەمیان خوێندەوارن ئەوەمان گەیاندووە بە وەزارەتی پەروەردە و هیچ باکیشیان نەبووە یعنی تا پۆلی ینی کاک پۆڵە یعنی تا پۆلی حەوت کەمێکی زۆریان زۆرێکیان نەخوێندەوارن ڕێزە کەسمان هەڵفاوم بەو کارە بەڵێ کاکە نوەرگوتومە ناوی چوارەمی باپیری چوارەمەت بنووسە نەیزانیوە تەنها ناوی خۆی و باوکی باپیری زانیوە کەواتە مامۆستاش کەم تەرخەمە بەڵام هەر گوتراوە وەکاد المعلم ئەن یەکونە ڕەسوولە ئایا هەموو مامۆستایەکان مامۆستان ئایا زینگەکە لەبارە نەخێر دەستی هەڵدانی مامۆستا بەیانێک بوو بۆ هەموو مامۆستایان وتیان ئێوە ئەوەن ئێمە بەربەر شەقتان دەدەین دیوەخان دەیخوا دانست لە لای ئێمە ناخوا ئەگەر خۆزگە بواریان بە چەند مامۆستایەکی دڵسۆزی کورتپەروەر بدابایە ئێستا عراق دەیتوانی ئەوە سوکایەتی بەوان و گەل بکە دەیتوانی نەخێر چونکەوانە لە زینگەیەکی ساویلکەی ئەشکەوتی هاتن باچیان بە خوێندنی زانستە مرۆییەکان و زانستەکان نییە آخر ئەگەر کەسێک دەچێتە بەغدا کۆمەڵ ناس بێ دەروون ناس بێ
خوێندنەوەی بەرامبەری کردبی چۆن بیر دەکاتەوە ئەوە تەسلیم نابێت. ئەگە زمانی عەرەبی نەزانێ زمانی عەرەبی هەر لێی گەڕێ بەبیرت تێنامەوە یەکێ لە نزیکی خۆیانە حزبیە من حزبی نیم نەتەوەیم بە هیچ لایەنێک نیم یەکێ لە نزیک خۆیانەوە کاکە ئەنوەر هەفتەی ڕابردوو گوتی بە وەفدەکەیان گوتووە هەر دێن مادەم ئەوەندە دێن یەکێک بێنن زمانی عەرەبی بزانی ڕاستگۆشتە ئەو پیاوە وەڵا کاک فازڵ نەبی پیاوێکی بەڕێزە و کەسێکی ئابووریناس و کەسێکی شارەزای بواری ئابووریە و بریکاری وەزارەتی دارایی بۆ کاتی خۆی لە عێراق دەڵێ بەداخەوە یەکێک لە گرفتەکانی ئەو وەفدانی کە دەڕۆن بە بەغدا عەرەبی نازانن. دواتریش شتێکتر هەیە کاکە پەیوەندی بە خوێندنەوەیە کاکانوەر پەیوەندی بە خوێندنەوەیە ئەوانی دەچن خولی کەسایەتیان دەبی بۆ بکرێتەوە کاکانوەر خولی دەروزانی کەسایەتی خۆی بەکەم نەزانێ یعنی ئەوانە دەستە پەرلەمان زۆربەیان خۆیان بەکەم دەزانن زۆربەی من ئاگادارم پێویست ناکە زۆر تەفاسیلی بدەمێ بەرامبەر بە عەرەبۆ سەرکردەکان خۆیان بەکەم دادەنێن ئەوە دیڕاستە ئێمە کردومانە بۆ نمونە هیچ سەرکردەیەکی کورد نییە لە باشووری کوردستان بە بەڵگەوە بەس کات نییە خۆی بەکەم نەزانی بێ خۆی بەکەم دەزانێ وا خۆیان پێ بڵێن فڵان خۆش زەعیم فلان تەمام الئەمان هەر ئەوەندە بەڵام میلەتەکەت چت پێ دەڵێ میلەتەکەت برسی خاکدا گیرکراو تۆی هەڵات و لە هێڵی 36 جن و منداڵ هەڵات کراو دەستێتە سەر کاک وڵا من سپاست دەکەم تەمان پەیوەندیتر لەسەر خەتە داوای دەمردن دەکەم دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بەڕێزی بەڵێ کاک درشاد لە هەولێر بەڵێ کاک درشاد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أمان سالي هزار من الفتوى السعودية تخرج كاك درشاد صوتي ناقة لا من نقطوزك بله سالي هزار من الفتوى السعودية تخرج ألو بله كاك درشاد أعجب قرباني أو ما مستعي جسد ما زكام في أول قرباني أو مرتبي من قوة كي ما زكام في أول أو قلميك جميسيه هذا قربان لقلمك إنك سيدة كأما تخرجنا في دراسنا وما نزاين لشهدها الوزارة التخطيط لديوان جرابه لفلان لا إلى التحقيق إعتاب من دراستي في تحقيق جدي أو التجربة يعني من إعتاب أودك جواب لحمي طلبان نحن فقط وركما بكد أول بكالوريوس خلاص ولا ما بدأت فششت أمن اسمك كمان صاري كده يعني أول جديد المعاش أول سياسة أو أنا برون أمن أول بدأين بوقف في سيانة أو كما حتى كوقفون إنها شمسة فكاكا قربان كامل كنا يدك كنا يك أرجع أو يحجر كجد دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان بەڵێ کاک هاوڕێ فەرم بە قوربان بەڵێ کاک هاوڕێ سلام علیکم سڵاو بە قوربان کاک هاوڕێ خەڵ شوێی لە دەریکا و قوربان و لەکوێ بۆ خاتری خوا ناوە بەخوا لەسەر عەرزی خوا ئەمجێ ئێمە هێز لە دەریکا وتر نییە لەکوێ لە چ ناوچەیەکە لە چ ناوچەیەکە قوربان لە ناوچەی لە ناحەیە شێخ تەویل سەر بە قەزای کەلارین بەڵام ئێمە لە دەربەریخانە زیاتر نزیکی خوا مەوفەقتان کە سەرکەوتوو بن ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ تەواوی ئەو دەیە بەڵێ کاک هاوڕێجان کاک هاوڕێ تەمەنت چەندە؟ قوربان 68 موالی 68 بەڵێ نانا باشانی تەمەنت هەیە دەزانی دنیا چ باسە تۆ خوێندنەوە چییە بۆ بارودۆخی خوێندن لە هەرێمی کوردستان ئایا حکوومەت ئامادەسازی کردووە دەیکا نایکا گرنگی بە خوێندە دەدا نایدا ماوەستا گیانەگەر کاتم بدەیت لە هەموو کەس باشتر ئەزانن ئێوە لە هەموو کەس زیاتر ئەزانن حکوومەت چۆنە بەڵام بەداخەوە بۆم حیزبە ئۆپۆزیسیۆنە تا ئێوارە 3 شارمان هەیە ئەم هەموو حیزبە ناتوانێت دەرهەڵستی ئەم دوو گەلامە بێتەوە تەینا دوو گەلامە وەیتر ئەو سایان و دە و پانزەوانە ئەوە نەما بەخوا نەمەسوور بەخوا نەسەرکردە بەخوا نەکەس باوەڕی بە هیچ نەما وەڵڵا خەڵ باوەڕی بە خودایەتی نەما وەڵڵا ئیشە بۆم بگۆڕایە من خۆم مەکردە ئەمریکی خۆمە کردە فەڕەنسی خۆمە کردە عەرەب
بس لكوداتي خمسري اي بو يعني بو اي بو او ساعتي او الرقم برضو او من ما يحوتوا تلفون بو انا ارتيكل ما نوت او انه تكرروي وباي اكرر كان روي يعني حيتشان ميلا حيتشان بكوداتي ميلا امهم مشاهده امهم مع الكاوريه خلق ازعين شي بسرها قسم بخوا هرج كوبونو كومبراسوا في صفيه رجع ابو ارز ذلك هر حجه كان بعتها بحسكتو بيكيتو بنادان كيتو ابو لم دي انا كوبونو كده بلان بداخه وزور بداخه ومسؤول سر كده انا بلا مسؤول يجي شي دس انا ما بخوا امدو نفره كنت ثانيا اوالي كل والله لبعتي اوي كبرها نوت قينا هل برا نوت ايش قينا بس آية أو بارتي اللي بغاوة لقل أول جردني كان أبونا يجنا خلق دعما أبوه ما مساجد قسم بخوا جاء وفير رجيت تلفوني كده أول جولك أبوه والله جولك وانا كان أي خان كده أنت بربط ناوري بتشين درو داعي كده خان يعني ويمناجين همي معاش خوري وهمي بدري يمي بس آية أمتر كده أنا بود دن ناتن مو باش أمبارة برا دكان يعني أنا مين يعني يوم أكو ستاح دكوا ستاح دوانزة هذا سنت ينفهم أما هو يشيا هذا توبداني هو يشيا بوشي لوهاتا إيران يعني يما الرورة شوبكين نازين هوا بشوبكين هم عندهم برلمان هيا هم يبدوان مليون وبحث مليون أي بونا نجوا أي بو وقت كات الدنيا نديتين مال أجريان بيك لو ريخ وادن مندري أي كواي ساتي أي بولا بقى دعوة حقي أمي لسناكن كات يمن حكم ذاتي ونازم دولتي كرديو هم يبوت ينفهم ليه رجعوا نادن تاوكو كداتي بو حتى خلت عن خرطان في مكان سر خلط في مكان لسر خلط ناني اخوان في مكان نانو تفاكي لسر ميلته والله وبلا يقدر لم نمديها وتي جمع نايته ودار كان دار خاطي خسم بخوا خاطي خرجوا بشكل هيك بازور اي يسبون انهم ميلته ورا برتينا كان يقول انهم ميلته بدان خلصني راجل برتين دەستەکان خۆش کاک هاوڕێجیان ڕێز و خۆشەویستم هەیە بە قوربان دەستەکانت خۆش بێ بەداخەوە کەوای لێ هاتووە خەڵک ئاوا بە هیوا بووە بەڵێ چێمان لەگە کاک سامان لە شەمامەر السلام عليكم وعليكم السلام ورحمة الله کاک سامان گیان باشی مامۆستا زۆر سپاس کاک سامان گیان ڕێزی مامۆستا خۆشیەوەرەش لێ دەکەم زۆر سپاس بە قوربان مامۆستا دەربارەی ئەو تەوەرەی حکوومەتی ئامادەکردووە نەخێت شێوەشی نەکردووە بەڵێ تەنها ئەوەی کردووە دەیە پەچ خوێندن بخاتن بەداخەوە لەسەر هەموو شتێکی زۆر ڕۆیشتینە پێویست ناکە بە فەیز بڕۆین ئێستا مەسەلەن بۆ نمونە سوال لە جەنابەت دەکەم ئەگەر یەک نەخۆش بیت شتێک شفایە گیان چ شتێک شیفا مەسەلەن ئەگەر یەک نەخۆش بیت والله خۆی ئەوڕۆ کە کەسێک ئەگەر نەخۆش بێت دەچێتە لای دکتۆر دوای ئەوە هەوڵی خۆی دەدا بە هەموو شێوەیەک بە دوعایەک بە دەرمانێک بەڵام ئێستا وا دیارە خۆت ئاگاداری کە بەداخەوە هیچ شتێک سوودی نیماوە لە وڵاتە بەڵێ ئەو حکومەتێمەش پێم خۆشە داواکارم لە جەنابەت ئەگەر بکرێ سورەتش قورئانمان لۆ بخوێنی سپاست دەکەیت سپاس دەکەم بە قوربان بەخوا من یەکەم دەنگم خۆش نییە داوای لێبردن دەکەم چکە بەرنامەکی تایبەتە بە پرسیار و وەڵام و بابەتی تایبەت بەس ئەوە ئینشاڵڵا من ناتوانم داوای لێبردن دەکەم کاک سامانجیان زۆر سپاس دەکەم قوربان دەستەکانت خۆش بێ خەجاڵەتت کردم داوای لێبردن دەکەم زۆر سپاس دەستەکانت خۆش بە قوربان بەڵێ بەرزان و خۆشەویستان ئەمە دوا پەیوەندی بوو ئەو بەرزانە قسەیان کرد لەسەر ئەوەی کە چ ئامادەسازی کراوە یاخود بە تەمان چی بکەن و یاخود کە قسەی خۆیان کرد بە حەقەت لەسەر بابەتی پەروەردە بەڵام ئەوەی کە گرنگە لێرە ئەوەیە ئەگەر گرنگی بە پەروەردە و خوێندن نەدرێ گرنگی بە خێزان نەدرێ گرنگی بە ئاینی ئەو گەلە نەدرێ بڕواتان هەبێ ئەوەی کە ئێستا هەیە خراتریش دەبێ هیوادارین کە وانە بێ و هیوادارین کە بارودۆخێک بێتە پێش هەر هەمومان بتوانین بە ئاسوودەی بژین خواتان لەگەڵ